بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست کاردانە نێودوڵەتیەکان لەبارەی کەیسی گیراوانی بادینان بەرفراوانتر دەبن و یەکێتی ئەوروپا لە ڕاگەنداوێکدا نیگەرانی خۆی دەدەبرێت و ڕێکخراوی لێبوردنی نێودوڵەتیش داوا دەکات سزادراوانی بادینان ئازاد بکرێن. لە بەیاننامەیەکدا نێردەی یەکێتی ئەوروپا لە عێراق باز لەوە دەکات نیگەرانن لە بڕیاری دادگا لەبارەی سزادراوانی کەیسی دەستگیرکراوانی بادینان و داوا دەکات کە پێداچوونەوەی پێدا بکرێت. هاوکات ڕێکخراوی لێبوردنی نێودوڵەتیش داوا دەکات دەست بەجێ ئەو 5 چالاکوان و ڕۆژنامەنووسی بادینان ئازاد بکرێت. لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەرەوە دەکەین کاریگەری بڕیاری دادگا لەسەر پەیوەندی وڵاتانی دەرەوە لەگەڵ هەرێمی کوردستان چی دەبێت لەگەڵمان. نێودەوڵەتیەکان لەبارەی کەیسی سزادراوانی بادینان فراوانتر دەبن. یەکێتی ئەوروپا نیگەرانە و ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتیش داوا دەکات 5 سزادراوەکەی بادینان بە زووترین کات و بەبێ هیچ مەرجێک ئازاد بکرێن. لە ڕاگەیاندراوێکدا وەفدی یەکێتی ئەوروپا و نێردە دیپلۆماسیەکانی وڵاتانی ئەندامی یەکێتی ئەوروپا لە عێراق نیگەرانی خۆیان ڕادەگەێنن سەبارەت بە بڕیاری دادگای پێداچوونەوەی هەرێم دەربارەی کەیسی بادینان و دەڵێن ئەو حکومەی دادگا کاریگەری نەرێنی لەسەر دەنگی ناڕەزایەتی دەبێ. وەفدی یەکێتی ئەوروپا و نێردە دیپلۆماسیەکانی وڵاتانی ئەندامی یەکێتی ئەوروپا لە عێراق لە ڕاگەاندراوەکەیاندا داوا لە حکومەتی هەرێم دەکەن بە تەواوەتی پابەند بێت بە مافەکانی مرۆڤەوە، لە ناویشیاندا مافی دادگاییکردنی دادپەروەرانە و گەرانتیکردنی تەواوەتی ئازادی ڕادەربڕین و ڕۆژنامەگەری. هاوکات ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی لە راپۆرتێکدا داوا دەکات 5 سزادراوەکەی بادینان بە زووترین کات و بەبێ هیچ مەرجێک ئازاد بکرێن چونکە لەسەر بنەمای تۆمەتی هەڵبەسترا و دادگایی کراون. ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی ئاماژە بەوەش دەکات لە کاتی دەستگیرکردنیاندا هێزەکانی ئاسایش هەڵیان کوتاوەتە سەر ماڵ و شوێنی کارکردنی چالاکوانان و ڕۆژنامەنووسانی بادینان. لە بەشێکی دیکەی راپۆرتی ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتیدا هاتووە دەستگیرکراوەکان مانگرتنیان لە خواردن ڕاگەیاندووە بەهۆی دۆخی خراپی زیندانەکەیانەوە، ئەو زیندانەشی کە تێیدان شوێنی نووستن و ڕاوەستان بە پێوە و ڕۆشتنی نییە. بەیاننامەی یەکێتی ئەوروپا و ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی لەسەر کەیسی سزادراوانی بادینان لە کاتێکدایە پێشتر هەریەک لە کونسوڵخانەکانی کەنەدا و فەڕەنسا نیگەرانی خۆیان دەربڕیوە. کونسوڵخانەی ئەڵمانیاش بڕیارەکەی با سەیر و سەمەرە ناوبردووە و داوای لە سەرۆکی هەرێم کرد لێبوردنیان بۆ دەربکات. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە میوانداری بەڕێز ئەبوبەکر هەڵاتنی ئەندامی پەرلەمانی کوردستانمان کردووە. مامۆستا ئەبوبەکر بەخێر بێن. سوپاس بۆ دەبم. سوپاس. بەرلەوەی کە قسە لەسەر کاردانەوەی وڵاتان بکەین حەز دەکەم سەرنجی بەڕێزت لەبارەی کەیسەکەەوە بزانم کەیسی سادراوانی بادینان. پێت وایە کەیسێکی سیاسیە یاخود کەیسێکی یاساییە؟ بەناوی خوای گەورە میهرەبان، طبعاً ئازادی ڕادەربڕین و تەنگژە دروستکردن بۆ چالاکوانان و ڕۆژنامەنووسان بۆ خۆتەزانی مێژوویەکی دوورودرێژی هەیە لە هەرێمی کوردستان و سەرجەم راپۆرتەکانی وەزارەتی دەرەوەی ئەمریکا کە ساڵانە بڵاوی ئەکاتەوە و هەروەها راپۆرتی ئەمەنستی و هومان ڕایت وۆچ و راپۆرتەکانی تریش ڕۆژنامەنووسانی بێسونور ئاماژە بەواکەن کە لە هەرێمی کوردستان یەکێکە لەو شوێنانەی کە لە جیهانە کە تەنگژە و جێچەڵ هەیە بۆ کاری ڕۆژنامەنووسی و جۆرە هەفشار ڕوبەڕووی ڕۆژنامەنووسانە بێتەوە بێجگە ئەوە لە وەکو سەنتەری میترۆ و هەندێک سندیکا ڕۆژنامەنووسانی کوردستان و ئامارەکان ئەوەمان پێڵێن. ئەم کەیسە بە دیاریکراوی ئەوەی کە ئێمە متابعەمان کردووە لە هەم زاری پارێزەرانی دۆسیەکە و هەم لە زاری خودی سزادراوان کە لە دادگایەکەیە چەندین کەس ئامادە بوون بە هەندێک لە پەرلەمانتارانیشەوە ئەوەی کە لە کەسوکار و خانەوادەی سزادراوەکانیش گوێبیستی بووین بە مەیدانی. بەڵێ ئەم کەیسێکی سیاسیە، یاسایی نییە.
بە بەڵگەی ئەوەی کە ئەمانە هەندێکیان ڕۆژنامەنووس و هەندێکیان چالاکوانن. طبعا ئەمە پێنجیان بە خۆتەزانی کە حکوم دراون نزیکەی 6 کەسێکی کە ماون ینی 6 کەس ئێستا چاوەڕێی دادگای بەڵە 6 کەس ینی بە هەمووی کە ئەوەی کە ئێستا ڕاگیراون. ئامانجەکە چییە؟ ینی ئامانجەکە خەفەکردنی دەنگە ئازادەکان و دەنگ هەڵبڕینە بە تایبەتی لەو زۆنەیە چکە پێمان خۆش بێ یاخود پێمان ناخۆش بێ کوردستان دوو زۆنی حکومڕانیە و بە تایبەتیش ئەم کابینەیە کە دەست بەکار بووە کابینەی نۆهەم بە مانای کەلیمە کابینەیەکی پۆلیسی و لە ڕوانگەیەکی ئەمنیەوە دەست ئەبا بۆ سەرجەم پرسەکان تەنانەت پرسیاری پەرلەمانتاران و پرساندنی پەرلەمانی کوردستانیش بە موئامەرە و بە پیلان تێئەگات کە لە کاتێکا بۆ خۆتەزانی ئەوە مەسەلەیەکی سەرف قانونیە. مەسەلەن لە بەغا ئەنجومەنی نوێنەرانی عێراق کوتلەکان ئاسانترین شت بریتە لەوەی کە مساعلەی حکوومەت بکەی و بۆ خۆشت بینیوتە کە لە گەرمەی شەڕی داعشا وەزیری بەرگری وەزیری دارایی ئەمانە متمانیان لێسەندرایەوە. کەواتە ئەمە ئامانجەکە ئەوەیە کە خەڵک بێدەم بکرێ ئەمانە بەشێکیان چالاکوانن لەسەر ئەوەی نیەتی خۆپیشاندانیان هەبووە وەڕایان چی بووە گەر بۆنم لە تاوانەکانیان ئەوانەی کە سزادراوە تاوانەکان یەکێک لەوانە مەسەلەن بە مادەی بە یاسای 22 ساڵی 2003 کە ئەم یاسایە بە خۆتەزانی کە تعتیلی مادەی 156 قانونی عقوباتی عێراقی کرد کۆمەڵە مەوادە کە باس لە مەسەلەی سەروەری و سیادەی ئەمنی خارجی و کاتی خۆی کە لە قانونی عقوباتی عێراقیە هەبووە کە عێراق لە جەنگا بووە لەگەڵ ئێرانە هەموو ئەو شتانەی کە مەس ئەکا بە ئەمنیەتی دەوڵەت و حکوومەت و پیلانجێڕی ئەمان ئیسینادیان کردوتە سەر ئەوە ئەو یاسای باسی ئەوواکە کە ئەڵێ هەر مەترسیەکە هەبێ بۆ سەر ئاسایشی حکوومەت و دەوڵەت بە مادەی حکوم دراون کە لە کاتێکە ئەمانە پێ دوای مەوسمە بوو لەم ڕۆیە تەنە تاوانی ئەوان ئەوەیە کە بەرگریان لە خەڵک کردووە بەڵێ کە ئەو تۆمەتی کەوانی پێ تۆمەتبارەکرێت کە ئەمانە گوایە ئاسایشی هەرێمی کوردستانیان خستۆتە خەتەرەوە بەڵام ئەمانە سەرف ڕووماڵی کاری ڕۆژنامەوانیان کردووە چ بۆ ئەو شوێنانەی ڕۆیشتون مەیدانیان وەک لە لایحەی ئیتیهامەکە هەیە و لە قەرارەکە هەیە چ ئەو جیهەت و لایەنانی وەکو قونسوڵخانەکان کە بینیویانن چ ئەو راپۆرتانی کە داویشیانە چ ئەو قسە و باسانی کە گوزەراویشە لە بینی ئەمان خۆیان و لەگەڵ خەڵکی تراکە زانیاری بوو ینی زانیاری زۆر بەسیط و سازە وێنەی هەندێک شوێن هەندێک کەسایەتی هیچ یعنی ئیشێکی سەرف سەحەفی بووە باز لەوە دەکرێت کە لەسەر بیرەنەوتەکان بڕۆنە بیرەنەوت هەیە داهاتەکەی بۆ حکوومەت نییە لەسەرەوە ئیشیان کردووە ئەوان وەکو هەڕشەیەک بۆ سەر ئاسایشی هەرێمیان لە قەڵام داوە. کاک حەکیم خۆتە زانی بەپێی هەردوو یاسای ڕۆژنامەنووسی و بەپێی یاسای دەستخستنی زانیاری کە ئەم دوو یاسایە لە ساڵی 2007 و 2011 دەرچوون بەپێی هەردوو یاساکە ینی ئەبێ زانیاری تاوا بدرێ بە ڕۆژنامەنووسان و ڕۆژنامەنووس مافی خۆیەتی بۆ هەر کنج و کەلەبەرێکی ئەم وڵاتە بڕوا و زانیارێکەوە ئێمە بۆ خۆمانێنی ئێمەی پەرلەمانتاریش و ڕۆژنامەنووسی تریش و چەندین جار کونسوڵەکانمان بینیون و ئەم حقایقی هەرێممان بۆ باس کردوون وەفدی هاوپەیمانان کاتونێتە پەرلەمانی کوردستانیان کە ئێمە سەردانمان کردوون یان لەو سەردانانی کە حقیقەتی سوڵتە و دەسەڵاتی هەرێممان بۆ باس کردوون بۆ چکەوتومانە ئەمانە لە پەنای ئێوە ئەم زوڵمە ئەکەن لە پەنای پاراستنی ئێوە کە ئێوە لە 91ەوە خەڵکی کوردستانە پارێزن لە 2003ەوە کە حکمی دوکتاتۆری سەدام حوسێنتان ڕوخاندووە و داعمی ئەمانەکەن بە پشتیوانی ئێوە زۆر جار شەرعیەتی ناوخۆیان نەماوە ئەم هێزانە بەڵکو ئیستیغلالی پشتیوانی و هاوکاریەکانی ئێواکەن بۆ ئەمان کە ئێوە ئایا ئەو خوێنی کە ڕشتان لە عێراقا هاوپەیمانان بە تایبەتی بۆ ئەوە نەبوو کە هەرێم پەناگەیەکی دیموکراسی بێ بۆ ئەوە نەبوو کە مافی مرۆڤ تیا سەروەر بێ بۆ ئەوە نەبوو کەم حکوومەتە تەجاوزی سەردەمی بائید و سەردەمی دیکتاتۆری بکە بەڵام هەموو ئاماژەکان پێمان دەڵێن گۆڕانکاریەکی ئەوتۆ ڕووی نەداوە هێزی چەکدار هەر میلیشیایە و هەر هێزێکی حیزبیە ئەو 25 ملیار دیناری کە ئێوە لایەزال کە ئەیدەن بە هێزی پێشمەرگەی کوردستان ئەوە تام هێزە نەیتوانیوە کە تەنانەت یعنی ببێتە هێزێکی نیشتیمانی تاوەکو ئەم ساتە وەختەکە ئێمە قسە بۆ جەنابە دەکەین لەبەرەوە ئەم کەیسە کەیسێکی سیاسیە بەدەر لەوەی کە هەمومان خۆمان نەزانین کە ڕەوشی دادگاکان و سربەخۆیی دادگا چۆنە لە هەرێمی کوردستانە ئەو سێشتە وجودی نییە نە دادگاکان سربەخۆن نە یاسا سەروەرە نە هاوڵاتیانیش بەرامبەر یاسا یەکسانن نە هاوڵاتیان سەدان داواکراو هەیە
سەدان داواکراو هەیە لە هەردوو دەڤەرەکە فەرموو بۆ ئەوانە دەستگیر ناکرن بۆ سەدان داواکار بڕۆ مەلەفی دادگاکانی لێکۆڵینەوە و دادگاکانی جونح و جینایەت کە سەدان داواکراو لەلایەن هەردوو حیزبە باڵا دەستەکەی کوردستانەوە داڵدە دەدرێن خێرە ئەمانە ئەو سەدان کەس لە محکەمەی دادگای باڵای تاوانەکانی عێراق کە ئەمانە تۆمەتبارن بە بەشداری لە کەیسی ئەنفال و هەڵەبجە فەرموو ئەمانە بۆ دەستگیر ناکرێن کە لە کاتێکە هەموو ئەمانە فەرمانی گرتنیان هەیە لەبەرەوە ئەم کەیسە کەیسێکی سیاسیە بە مانای کەلیمە ئامانج لێی بەرتەسکردنەوەی ئازادی ڕادەربڕینە هەموو نووزەیەک هەموو دەنگ هەڵبڕینێک قەدەغەیە و ئەم دەسەڵاتە زۆر ئەترسێت لە دەنگی خەڵک لە دەنگی ڕۆژنامەنووس لەم هاوارەی کە خەڵکی ستەم لێکراوی کوردستانی کا بۆیە بە هەر کلۆجێ بووە بۆچی دەترسێت ینی ترسەکە ئەزانێ ینی ترسەکەی لەوەیە کە یەک ینی ئەوان گەندەڵیەکە ئەمەنە زۆرە کە سەر تاپای سەر جەم جونگەکانی حکومڕانی گرتوتەوە دووەم کە خەڵک هوشیار بێتەوە ئەم میلەتی کە ئێستا لە سەتا نزیکی هەفتایی بایکۆتی پرۆسی سیاسی ئەکاو متمانی بە دەسەڵات نەماوە و دەسەڵات بۆتە شوێنی مەخسەرە و گاڵتە پێکردن لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ڕۆژانە لە ناو خەڵکایانی کە بۆ خۆدەی بینی کە بە چه چاوێکەوە سەیرەکرێکە هیچ متمانێکی لای هاوڵاتیانی کوردستان نەماوە هاوڵاتیانی کوردستان تەنها ئەوەیە کە بەشێک لەو نەوەیە کە سەردەمی بەعسی گۆڕ بە گۆڕی بینیەوە و هەر چوار دەوری ئەم هەرێمە کە دوژمنە تەنانەت هاوڵاتیان بەڕای من زیاتر هەز بە مەسئولیەتەکەن وەکو لە دەسەڵاتدارەکان هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە ڕعایەتی دۆخی هەرێم و پاراستنی قەوارەکە ئەکەن وەک لە دەسەڵاتداران کە ئەبوایە زەمینێکی باشیان لە نێوان خۆیان و بۆ خەڵکیشدا بڕەخساندایە لەبەرەوە ئامانجەکە ڕوونە هەموو ناڕەزایەتیەک هەموو خۆپشاندانێک هەموو دەنگ هەڵبڕینێک ئەبێ سنووردار بکرێت باش بەس ئەوەی کە بڵین سەرنجی بوو هەر لە قۆناغی دەستگیرکردن ئەو چالەگوان ڕۆژنامەنووسان قۆناغی دەستگیرکردنیان دان پێدانانیان بڕیاری دادگای تاوانەکان هەتا بڕیاری دادگای پێداچوونەوەش سەرنج چی بوو لە قۆناغانە لە هەمویان لە هەموو قۆناغەکانی ئەتوانین بڵین قۆناغی لێکۆڵینەوە و دابەشێکین بەسەر دوو قۆناغە قۆناغی لێکۆڵینەوە و قۆناغی دادگایی کردن لە قۆناغی لێکۆڵینەوەیە دەستگیرکردنی ئەمان بە شێوەیەکی ناسروشتی بووە هەندێک لەوانە کە ئێمە متابعی نزیکی ماڵەکانی ئەوانمان کردویانی بە شێوەیەک یعنی وەکو تیرۆریستێک ئەنجام بدەن لە بەرەبەیان هەڵیان لە کاتی ناوەختا بە بەرەبەیان مەسەلەن بە شێوەیەکی زۆر هەمەجیانە مەسەلەن دەستگیر کراوە نەک لە ڕێگەی تەبلیغێکی دادگاوە ئەمانە وەک ئەوەی کە تیرۆریستێکی گەورە دەستگیر بکەن دووەم ئەمانە لە هەندێک قۆناغا پارێزەریان نەبووە بە تایبەتی لە قۆناغی لێکۆڵینەوە دووەم لە هەندێک لە بەردەم دادگاکانی لێکۆڵینەوەدا یان قۆناغی دووەمی محاکەمەکردن نوێنەری ئاسایشەکان لەوێ حاضر بووە سێ ئەمانە بە اعترافی خۆیان لەژێر ئەشکەنجە بە تایبەت بووە لەژێر هەڕەشەی ناموسا ئەمانە بەشێک لە اعترافەکانیان کردووە دووەم اعترافەکان گۆڕانکاری بەسەرا هاتووە ئەوەی کە لە قۆناغی لێکۆڵینەوە ئیفادەکان تۆسەیەکە لەگەڵ قۆناغی دادگاییکردن زۆری فەرقە و لە سەروی هەموو شێوە لە ڕاستیە کە ئێمە بۆ خۆمان ئەزانین کە ڕەوشی دادگاکانی هەرێم بە تایبەتی دادگاکانی ئاسایش کە ڕەوشێکی ئەمنیە کەمترین مافەرا هەمەکرێ بۆ تۆمەتبارکە بەرگری لە خۆی بکە و دیفاع لە خۆی بکە تەنانەت ئەمانە بۆ خۆت ئەزانی کە بینینی پارێزەرەکانیان یاخود بینینی کەسوکاریان تەنانەت بینینی پەرلەمانتارانیش بۆ ئەمانە بە قۆناغێکی زۆر دژوارە تێ ئەپەڕێیانی لەبەرەوە هەموو ئەمانە پێمان دەڵێ ئەو حتا ئەو اعترافانەشی کردویانە اعترافاتێک بۆ لەژێر هەڕەشەی ئەشکەنجە و هەڕەشەی ناموس و ئەخلاقیە لە ژێر دەسەڵاتی کوردی هەڕەشەی ناموس لە کەسێک بکرێت بۆی دانپێدانێکی پێ بڵاو بکرێتەوە بەڵێ سەبەن و شێروانی لە ناوهۆڵی دادگای و توێتی لە بەردەموسی هەڕەشەی لێکراوە بەڵێ بە دڵنیایەوە ئەمە واریدە لە گرتوخانەکانی هەرێمی کوردستانە لە گرتوخانەکانی ئاسایشە ئێمە دەسەڵاتی خۆمان نەناسین واریدە ئەمە ینی چەکێکە بە درێژایی حکومڕانی کوردی پەنای بۆ براوە بە درێژایی حکومڕانی کوردی ئەم چەکە لە بەردەستا بووە و بەداخەوە لە ڕاستی هاوڵاتی جاری وایە لە سزنەکانی ئاسایشە لەسەر بەسیترین شت هەڕەشەی لێکرێت کەمترین مافی بۆ فەراهەمەکرێت کە وەکو مرۆڤ سیر بکرێت مەسەن هاوڵاتی گیراوە لە ماوەی 24 سەعاتە بۆی هەبۆ یەک جار بچێتە سەر ئاو
بە سوکایەتێکی زۆرەوانەوەی تویانە 2 دقا بێ بڕۆێ سەر ئەو سەر ئاوە ئاخە من لە 2 دقا چۆن نتوانم ینی بچمە سەر ئاو بگەڕمەوە 1001 جنێوی پێدراوە بەڵە کەیفی خۆتا بێت لە 2 دقەکەی خۆش تاوەکەی لەبەرەوە وازەحەکە سجن و زیندانیەکانی هەرێمی کوردستان هیچ کەشوهەوا و پرەنسیپێکی مافەکانی مرۆڤ تێدا نییە و تۆمەتباران ناتوانن بەرگری لە خۆیان بکەن و کەشوهەوایەکی ئەوەنە ترس و بیمە ئەوەنە گەورەیە کە ینی ئەوانەی کە لێی دەرەچن هەموو بینیمان بۆ خۆمان لە دۆستەکەی کەمالی سەی قادرە لە دۆستەکەی ئەوانی ترە ینی کە چ جۆرە تعزیبێک هەیە لەکە هەموو ئەم چیرۆکانە لە ڕاستیە وازەحن و ڕۆشن لە ناو دەستگاکانی هەرێما و دووپارتەکەش جاری وا هەیە بەرامبەر بە یەکتر کە لە سەردەمی شەڕی ناو خۆیان پەنایان بۆ هەموو مەحەڕەماتێک بردووە. باشە بەس ئێوەژ وەکو پەرلەمانتارن بەیاننامێکتان بڵاو کردبەوە سەبارەت بۆی کە نامەیەک بۆ دادگای پێراستچوونەوە بۆی پێراستچوونەوە بکە هەندێکیان پیاوە بۆ ئێوە نەوەکو پەرلەمانتارن لایەنەکانی دەرەوەی دەسەڵات دەزوەردان لە کاروباری دادگا دەکەن و پێیان وایە شتێکی یاساییە ئەوەی کێوە کردتان نامێکتان ئاراستە کرده بوو بۆی کە پێراستچوونەوە بە دۆسیەکە بکرێت. بەڵێ ئەمە چەندەمین جارە مەسەلەن کە تا ئێستا ئەوە دووەم جارە کە ئێمە داوای ئەوەکەین کە ئەم تۆمەتبارانە محاکەمێکی عادیلانە بکرێن و تۆمەتەکانیان تۆمەتێکی ناڕەوایە و پێویستە ئەو سزایە هەڵبوەشێتەوە. ئەمەی ئەخیریان کەم 29 پەرلەمانتارە داوامان کرد ئێمە نەدەستمان وەرداوەتە ناو کاروباری دادگاکان وەکو ئەو کۆمەڵە تۆمەت ڕوبەڕووی ئێمە کرایەوە بە نیفاقی سیاسی بە دووڕوویی بەوەی کە لە قەزیەکانی سلێمانی گوایە قسە ناکەین گوایە چاوپۆشیمان لە هەندێک مەلەفاتی ئێرە کردووە بە پێچەوانەوە ینی ئەوانەی کە ئێمەمانان بناسێ بەشی هەرە زۆری بە تایبەتی ئەوەی پەرلەمانتارانی ئۆپۆسیۆن کەیسێک نییە لە وڵاتە قسەمانتیان نەکرد بێ و ئێمە پەرلەمانتاری هەموو کوردستانی و ئێمە چاوبەرەژێری هیچ هێزێکی سیاسی نین جگە لە خوای خۆمان لە قەرزارباری خوای خۆمان قەرزارباری هیچ هێزێکی سیاسی نین بۆیە ئێمە چۆن قسە لە باشماخەکەین ئاوا قسە لە ئیبراهیم خەلیلەکەین چۆن قسە لە کوشتنی مستەفا سەلیمیەکەین ئاوا قسەش لەولاوە لە ئەم سزادراوانە دەکەین چۆن قسەمان لەسەر کاوە گەرمیانی و سۆرانی مامە حەمە کردووە ئاوا لەسەر سەردەش عوسمانەکەین چۆن ئەڵێن داهاتی نەوتی عینزالە ئەدزرێ ئاواڵین هیغازی قادر کەرەمیژە دزرێ چۆن ئەڵێن زەوی لە سلێمانی تەخشان و پەخشانەکرێن بە هەمان شێوە لە هەولێر و لە 150 و لە 120 بە هەمان شێوە تەخشان و پەخشانەکرێ لەبەرەوە ئێمە تەنها داوای ئەوەمان کردووە کە یاساناسەکان ئەڵێن کە لە کۆتا ڕوونکردنەوەی ئەنجومەنی دادوەریدا بۆ خۆتەزانی و دارگای پێداچوونەوەدا دەڵێ چی؟ دەڵێت دەستەی گشتی هێشتا ئەم دۆسیە دوا قۆناغەکانی نەبڕیوە هێشتاوەی کە پێڵێن تەصحیحی قەراری تەمیزی ڕاستکردنەوەی بڕیاری تەمیزی هێشتا ئەم قۆناغی ماوە ئێمە داوامان کردووە ئەڵێن دەستەی گشتی پێداچوونەوە بەم بڕیارە ناڕەوەیە دابکە و هەڵی وەشێنێتەوە تەنها ینی داوایەکمان کردووە ئێمە پەرلەمانتارین دەزانین کە ئەم قەزیە سەرف قەزیەکی سیاسی ئێمە دوو ڕێگەمان هەیە بۆ ئەوەی کە ئەم قەزیە بەڕاستی کە بەرەو حەل و چارەسەر بڕوە ئەم هەموو هاتوو هاوارە خۆتەزانی هەر ئێمە نین سەرۆکی پەرلەمان هەمان سەرنجی هەیە هەموو هێزە سیاسەکان تەنانەت بە سەرۆکی هەرێمی کوردستانیشەوە ڕێی جیاوازە لەم مەلەفەدا هەموو هێزە سیاسەکانی کوردستان بێجگە لە حیزبی باڵادەستی زۆنی زەردی لێ دەرچێ هەموو هێزە سیاسەکان سەرنج و تێبینیان هەیە ئەوە خۆشبەختانە نەک لە ناو خۆیان هاوارەکە زۆر گەورەیە ئەوە تا ڕێکخراوە نێو دەوڵەتیەکان و کونسوڵخانەی چەندین وڵات و تەنانەت یەکێتی ئەوروپا ئەمڕۆ ئەمنستیشی هاتوۆتە سەریانی ئایا ئەم هەموو ئیجماعە ئەم کۆدەنجێ لەسەر قەزیەکی ئاوا لە خۆوەیە ئایا ڕێکەوت و سودفەیە یان بە فعلی هەموو ئەم خەڵکە مەسەن دادوەرێکی بەڕێزی وەکو دادوەر عەبدولکەریم حەیدەر عەلی کە خۆی ئەندامی مەحکەمەی تەمیزی پێشوو بووە خۆی ئەڵێ مەحکەمەی تەمیز مەحکەمەیەکی حیزبیە خۆ زۆرینەی هەرە زۆری ئەم دادوەرانە کاک حەکیم بە تەسکیی حیزبیدا ئەنجن بەڵێ لە ڕێگەی حیزبەوە هەر محاسەسەیە ئێستا 4 جونگە لە سوڵتەی قەزایی بەدەستپاتی دیموکراتی کوردستانەوەی سەرۆکی ئەنجومەنی دادوەری ئەوە سەرۆکی داواکاری گشتی هەری ئێوە سەرۆکی پەیمانگای دادوەران هەر لای ئەوە سەرۆکی دارگای پێداچوونەوە هەرهی ئەوە هەموو ئەم جونگانە
مۆنۆپۆل و کۆنتترۆل کراوە لەبەرەوە ئەوەی ئێمە داوامان کردو ینی هەموو ڕای ئەو یاساناسە بە ڕێزانەیە کە لە کوردستانە بەزوتە دوو ڕێگە هەیە ئێستا ڕێگەی یەکەمیان ئاوە ڕێگەی یەکەمیان ڕێگەیەکی قانونیە کە دەستەی گشتی ئەم بڕیارە دەستەی گشتی لە دەدگای پێداچوونەوە ڕێگەی دۆمیان کە لە ڕێگەی چی بکە بۆ نمونە چی بکە هەموو ئەو ملابەساتانە هەموو ینی سەرنجی قانونی زۆر ورد هەیە لەسەر کەیسەکان کە ئێمە کاتی ئەومانە بڕۆین و بابەتێکی قانونی سەرفەیانی کە لەزمە و ئەخطائی قانونی گەورە هەیە لە مەرحەلەی لێکۆڵینەوە و لە مەرحەلەی دادگاییکردنیشا ئەتوانێت دەسەڵات دەستەی گشتی دادگای پێداچوونەوە هەموو ئەوانە پێداچوونەوەیەکی جدی پیا بکەوە ئەو تۆمەتە لەسەر ئەو سزادراوانە بەڕاستی هەڵوێشێنێتەوە چونکە نە سەردانی کونسوڵخانەکان تاوانە نە ئەندامبوون لە ڕێکخراوی پەکەکەش حیزبی پەکەکەش ئەندامە ینی ئەگەر تاوانە حیزبی پەکەکە خێرە هەر لە هەرێمی کوردستانە تۆ 8,000 کەس هێناوە خەڵکی باکووری ڕۆژئاوای کوردستان و بە ناوی هێزی ڕۆژەوە بەڵێ ڕۆژئاوان ناوی هێزی ڕۆژەوە تۆ دەی موچەشیان ئەدەیتێ ئەوان موچەشیان تەدریبیشیان پێەکەی بە عالەمی ئاشکرای خۆمە خەڵکی ڕۆژئاوای کوردستانن خۆمە جنسەی سووریان هەیە کاکە ئەماگە تۆڵی لێرە نابێ ئەمانە ئەندامن لە حیزبێکی تر ئەی خێرە خۆت هەزاران هاوڵاتی لە ڕۆژهەڵات و لە باکوور دێن ئەندامی تۆن و ڕۆژانەش ڕیکلامت بووەکەن و لەسەر حکومەت لە هەموو هەڵبژاردنی شادێن دەنگت پێدەن خێرە لە ڕاستیەکە ئەمانە تەنانەت بۆ خۆ دەزانی حیزبی ڕۆژهەڵاتی کوردستان هەیە شەڕی کردووە لە شەڕی داعشە لە جەبهەیە ڕەبیەی هەبووە شەڕی کردووە دەستخۆشیان لێکەین شەهیدیان هەبووە بەڵام باشە ئەوان یعنی خۆ ئەمەشیان نەکردووە لە ڕاستی لەبەرەوە نە ئەندامبوون لە ڕێکخراوی پەکەکە نە سەردانی کونسوڵخانەکان نەوەرگرتنی زانیاری و پێدانی بەلایەنە معنیەکان وە بڵاوکردنەوەی چ لەسەر بیرە نەوتەکان چ لەسەر مەواقع سەربازیەکان هەموو ئەمانە ڕۆماڵی ڕۆژنامەوانین کە ئەم بەڕێزانە کرد باش بەس ئەوەی کارکردن لە ئەوی لە بیرە نەوتەکان بیرە نەوتێکی بەڕێز دوو تعین زارە ئەگەر داهاتەکەی بەدەستدرێ بۆ تاوانە ڕۆژنامە ئیشی لەسەر بکە بەرپرسێکی باڵا ئەم نەوتە بدزێت و نێتە خەزێنەی حکومەت بۆچی تاوانە کارێکی ڕۆژنامە نووسی لەسەر بکەیت کاک حەکیمیان برنیت پارەکە تاوان لە پەرلەمانی شاوتە متم بەڕە سەرکی پەرلەمان تۆ کە سەرۆکی دامەزراوەی پەرلەمانی دامەزراوەی یاسادانانی بۆ ڕادۆی دەنجی ئەمریکا ئەڵەی من گومانم هەیە لەوەی کە داهاتی نەوت هەمووی بێتەوە ناو خەزێنەی دەوڵەت ناتوانم بڵم دێتەوە ناو خەزێنەی حکوومەت سەرۆکی پەرلەمان سەرۆکی پەرلەمان بە گومانە لەوەی کە داهاتی نەوت ئەمە احترافێکی گەورەیە کە ئیکا سەرۆکی گەورەترین دامەزراوە یاسادانان لە هەرێمی کوردستانە لەبەرەوە ڕۆژنامە نووسێ کە ئەڕوا کە ینی ئەوەنە حەقیقەتەکان ڕوون و ئاشکران لەبەرەوە ڕۆژنامە نووس شتێکی کەشف نەکردووە کە غەریب بوو بێت لای خەڵکی کوردستان کە ئەم هەموو داهاتە زۆر و زۆرچوونی بەرە دەوایە ڕۆژنامە نووسەکە سزا بدریانە و کەسێک کە نەوتەکە دەدزێ و داهاتەکەی نایەتەوە خەزێنەکە لەوایە لە ڕاستی ینی بۆ لە هەرێمی کوردستانە وەکو وتم هاوڵاتیان یەکسان نین بەرامبەر بە یاسا ئەوەی کە سزا دەدرێ هاوڵاتیانی سادە و ئاساین ئەوەی کە قوتاری ئەوێ لە یاسا دەستڕۆیشتوەکان و هەموو ئەوانن کە هێزە دەسەڵاتدارەکانی کوردستان داڵدەیان ئەدەن کە خۆشیان بەشێکن لە بکەرەکان لە ڕاستیە چونکە لە پەنای ئەوانەوە نەبێ ئەمە ناکرێ ئەم تەخشان و پەخشانە و ئەم دزیە فەزاحەتە لە مەرزە سنووریەکان و لە بیرە نەوتەکان و لە کۆمپانیاکان و لەسەر جەم خاڵە سنووریەکان و هەموو ئەمانێکە هەیە باشە بەس وەکو ڕێگەی دووەم ڕێگەی دووەم بەڕاستی لە لێبوردنی تایبەت لێبوردنی تایبەت بە پێی یاسای بڕیارە قۆناغی کۆتایی وەربگرێ بچێتەوە دەستە گشتەکە ئینجا بەڵێتوانێت چونکە بە پێی یاسایی ژمارەیەکی ساڵی 2005 یاسایی سەرۆکایەتی هەرێمی کوردستان مادەیدا کە باز لە دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێمەکە لە یەکێک لە دەسەڵاتەکان ئەڵێن دەرکردنی لێبوردنی تایبەت بۆ بەندکراوان کە هەموو سەرۆکەکانی هەرێم ینی کە هەر لە سەردەمی کاک مەسعودی شاو هەر لە سەردەمی کاک نەچیری شاو بەیان و سەدان بنکراوی سیاسی بە لێبوردنی تایبەت بەربوو هەر ئەم مادەی کە ئەمانی بێ حکم درراوە من زانیاری دقیقم هەیە لە زیندانەوە هەر بەم مادەی 21ەکە چەندین کەس لەم فترێدا ئازاد کراوە لە سەردەمی کاک نێچیروان بەڵێ لە سەردەمی کاک نێچیروان بارزانانی بە تۆمەتەکانی تریش چونکە دەسەڵاتی خۆیەتی سەلاحیەتی خۆیەتی کە هەیئەتێکی تەمیزیش هەیە هەیئەتی لێبوردنی تایبەت هەیە لە سەرۆکایەتی هەرێمی کوردستان
کۆمەڵک خەڵکی بەڕێز و پسپۆڕن و ئەوە ئەتواندرێت لەو ڕێگەیەوە داوای پێداچوونەوە بە دۆسیەکە بکرێ و دەسەڵات و سەلاحەتی سەرۆکی هەرێمە بۆ وەڵامدانەوەی ئەو گوشارانی کە یەکەم دۆسیەکە ناڕەوایە دۆسیەکە ناڕەوایە دووەمینیان گوشارێکی ناوخۆی دروست بووە سێم گوشارێکی نێودەوڵەتی دروست بووە لەسەر ئەم قەزیە لەبەرەوە ئەبێ ئیستیجابەی سەرۆکایەتی هەرێم لەم ڕۆوە پێم وایە وەڵامێکی عاقلانە ئەبێ بەس من بە دووری ئەزانم بەش بە دووری دەزانی لەبەر پەیوەندی بۆ ململانیانەوە هەیە ئەگەر بۆ ململانیەوە هەیە کە لە کوردستانە هەیە و لەسەر سوڵتە و دەسەڵاتەوە هەیە بەڵام ململانیان سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێم بەدڵنیاییەوە چکە دوو دەسەڵات هەردووچیان هەرچەنە دوانی دەسەڵاتی جێبەجێکردن بەڵام هەتا لە خودی ئەم کەیسیا بە خۆ دەزانی کە مامەڵەی حکوومەت چەند توندا بەڵام تێبینی و سەرنجی سەرۆکایەتی هەرێمی کوردستان لەسەر ئەم قەزیە جیاواز بوو لە ڕاستیە بەڵام دەسەڵاتێک کاتوانێت پەرای پێبەرێ و ئەگەر سەرۆکایەتی هەرێم چەتری کۆکەرەوەی هێز و لایەنە سیاسەکانی کوردستان بێ و مؤسسەیەک بێ هی هەموو خەڵکی کوردستان بێ ئەبێ ئەو کارە بکات ئەیگەر ئەو کارە نەکات ئەو کارە نەکات کارگەرێکی خراپ لەسەر من پێم وایە لەم تەوقیتەدا لە ڕاستیانی کە ئەگەر ئەمە نەکاتۆم حکومەوەکو خۆی بڕوە کاردان چییە بێت ینی متەرەتەبات و شوێنەوارەکانی چیە بێت یەکەم ئەمە بەڕای من لەسەر ئاستی ناوخۆ شڵەژانێکی زیاتر دروستەکە و بەرکەسەکردنەوەی ئازادی ڕادەربڕین تا سەر تەحمل ناکرێت چ لەلایەن ڕۆژنامەنووسان و چ لایەن خەڵکی کوردستان چونکە لەوانێت دوو ڕۆژی تر من و تۆش لەسەر بەسیترین شت لەسەر سەردانی کۆنسۆڵێک لەسەر ڕووماڵی ڕووداوێک خاڵێکی سنووری هەمان تۆمەتمان بەرەو ڕوو بکرێتەوانێت و لەم کاتەشا کە ئێمە بە حساب کۆمەڵە پرسی گەورە لە بەردەمانەیە پرسی دەستور و پرسی هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و حتا هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان کە قسە بۆ جەنابەتەکەم خولی پێنجەم ساڵێک و 5 مانگی ماوە هەموو ئەمانە بێجگە لە ینی ئێستا هەرێم دووچاری کۆمەڵە کێشەی تریش بووە دوو کێشەی سەرەکی بووە داگیرکاری دەوڵەتی تورکیا کە ژمارە بن کە سەربازەکانی گەشتۆتە زیاتر لە 40 بنکەی سەرباسی و بە قوڵای هاتوتە ناو خاچی هەرێمی کوردستانەوە و لەو لاوە پرۆسەی تعریب لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم ئەوە لێ بگەڕێ لە مەسەلەی گەندەڵی و چاکسازی و تەخشان و پەخشانی هەرچی زەوی ئەم وڵاتە هەیە بەڵام لەسەر ئاستی نەتەوەی و نیشتیمانی ئێمە ینی چ لە ناوچە کوردستانیەکان و چ لە سنوورەکانی هەرێمی کوردستان ڕوبەڕووی پرۆسەی داگیرکاری بووی نەتوانێت ئەمە چیمان لێ ئەخوازێ کۆدەنجی یەکڕیزی هێورکردنەوەی خەڵکی کوردستان بۆ ئەوەی کە بۆ ئەم پرۆسانە خەڵکی کوردستان بە هێوری بچنە پێشەوانێ و لەسەر ئاستی دەرەوەش لە ڕاستیە دوای ناوبڕەکە دەگەڕێمەوە لە سپاس دەکەم بەڵە بینەرانی بەڕست ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە لاتان لەگەڵ مامێنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام ئەڤرو جیهان هەمی مژیلێ بەرەنگاربوونا ڤایرۆسێ کۆرۆنایەنە و چەوانیە دیتنا ڕێکên ساخلەم بۆ پاراستنە ji vî vayrosî. Li kompanya Paşa Baxçe û bû cara êkel cîhanê beşekî bi navê Vblok hate danan bû çêkirina hemî cûrên amanên şîşey yên tendurustî ji bo parastineka baştir û saxlemtir bû hewa û xêzanên hewa. Vblok ev sîstemê pêşkeftî nahêlît çi bakteriya yan vayrosên xerab ev şîşey ve bimînin. Prêka kompanya Alton Oz hîndêşên vî cûrê amanên şîşey bi destxwe ve bînin. Ebtinê peywendiyê bikin bû pitir pêzanînan. Kompanya Alton Oz zaxo komelgeha bazirganî. سڵاو ئایا ئەزانیت هایلۆت چییە؟ هایلۆت گەورەترین و نوێترین سیستەمی ژمێریاریە بۆ ڕێخستن و یارمەتیدانی مامەڵە بازرگانیەکانت تایبەت بە کۆمپانیا، کارگە، کۆگا، مۆڵ، بەنزینخانە، هۆتێل و ڕێستۆرانت، مارکێت و دەرمانخانە، مەلەوانگە و سەنتەرە وەرزشیەکان. بە خۆشحاڵیەوە ئێستا سیستەمی هایلۆت بە زمانی شیرینی کوردی بەردەستە تایبەت بە کڕیارە بەڕێزەکان. هایلۆت گەرانتی مانەوەیە بۆ پەیوەندیکردن 070 791 10 هایلۆت. كورينو حس يعني السيبر بارانا
ئەو چایە خۆشە وەک چاوی ڕەش بێ شیرینی شەکر ژیانی هاوبەش بێ چا بێ چا نەبێ هەر کەسێ هەم نشینی چا نەبێ قەت پێ چا نەبێت ئەمە شتایەکەوە ئیلهام بەخشە مامۆستا ئەمە ڕاستە خۆی یەکچایە بەڵام تێکەڵەی حەوت جۆر چایە ئەمە چای نەورەسە نەورەس بەڕاستی پڕتام و چێژە چای نەورەس تێکەڵەی حەوت جۆر چای کێڵگەکانی سریلانکایە ئەمە خەوچاتێکەڵەکەی نەورەسە من بەس ئەم چای خەبەرم مەکاتەوە یەکێک لە بەرهەمە ناوازەکانی دۆڵفینسی سفرەی سەفەری دۆڵفینسیە. دۆڵفینسی لەگەڵ خواستە هەمە جۆرەکانی ئێوەدایە و باشترینی بۆ هەڵبژاردوون. بۆ ڕازاندنەوەی سفرە و خوانەکانتان بۆ میوانی زۆر و خوانە تایبەتەکانتان سفرەی سەفەری دۆڵفینسی هاوڕێی هەمیشەیتان دەبێت. ڕەنگی جیاواز، خەبارەی جۆرا و جۆر، کوالیتی باش، نرخی گونجاو، سیمای هەرە دیاری بەرهەمەکانمانە. سفرەی سەفەری دۆڵفینسی باشترین جۆر و زۆرترین دانا. دۆڵفینسی بژاردەی کابانی ماڵ بۆ هەر چوار وەرزی ساڵ. دۆڵفینسی باشترینمان بۆ هەڵبژاردوون. هەیە حەزەکەت چایەکەی بۆندار بێ هەیە حەزەکەت بێبۆن بێ هەیە ئەیەوێت تامی هێلی تیان بێت هاشا ئەیەوێت هیچ تامێکی تیان نەبێت بەگشتی هەریەکەمان بە شێوەیەک حەز لە چاکەیە بۆیە ئێستا چای سعدەدین لە پاڵچای تێکەڵی چایخانە چەندین جۆری تری چای بۆ ئامادەکردوون و هەمووشیان لە باشترین جۆری چای سەیرانی خاڵیسە لەگەڵ چای سعدەدین بژاردەی زۆرت لەبەردەستە چای سعدەدین تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاتان لەبێت بینەرانی بڕست مامۆستا پێش ناوڕەکە بەسمە لە ئاسینا خۆکود و پرۆسی دادگایەکە بەس ئەمە لە ڕووی دەرەوە ئەوەی کە کۆنسڵخانەی ئەڵمانیا و ئەمریکاوان وەکو سیخڕوت تێک پێنا بکرێن کاریگەری چی دەبێت بڵم کاردانەوە هەبوو ئەمڕۆ کاردانەوەی کێتی ئەوروپا بۆ ڕێکخراوی لێبوردنی وڵاتی پێشتر کۆنسڵخانەی کەنەدا و فەڕەنسا و ئەڵمانیاش و ئەمریکا و هەمیان کاریگەریەکەی چی دەبێت لەسەر پەیوەندی وڵاتان لەگەڵ هەرێم بە دڵنیاییەوە کە ئەمە ئیستێک دروستەکە کە بۆ پەیوەندی و مامەڵەی وڵاتانی هاوپەیمانان لەگەڵ هەرێمی کوردستانە کە تۆ لە نەوەتویەکەوە لە کۆڕەوەکەوە لە بڕیاری 1688 و ناوچەی دژەبڕینەوە تا ڕوخانی دیکتاتۆری و تا شەڕی داعشیش و نووسینەوەی دەستوری هاوپەیمانان هاوکاری هەرێمی کوردستانیان کردووە و زەحمەتێکی زۆر و مەسروفاتێکی زۆر بۆ سەر وڵاتەکانیان و جاری وا بۆ خۆ دەزانێت ڕای گشتی وڵاتەکانیان زۆر جار ئاڵوگۆڕی دەسەڵات کە لە وڵاتانیا بۆ پەیوەندی بە حزور و جوودی ئەوانەوە هەوە لە عێراق و شەڕی عێراقەوە بۆیە ئەمە کە تۆ وێنای قونسوڵخانەکان ئەەکەی کە بەوەی کە ئەمانە وەک ئەوایە کە ئەمانە بە کاری تیرۆریستی ئەمانە تۆمەتبار بکەی قونسوڵخانەکان فعلەن ئەمە یارمەتی گروپێکی تۆریستیان داوە کاتێک کە بینیویانن کاتێککە راپۆرتەکانیان لێوەرگتون کاتێکە دیمانیان لەگەڵ ئاساسداون لە کاتێکە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ خۆی علاقەی فەرمی هەیە لە زیاتر لەو 45 کونسڵی کە لە هەولێرە کە هەموو بارەگەیان هەیە و ئەم دەوڵەتانە لە شەڕی داعشا پشتیوانێکی گەورەی هەرێمی کوردستانیان کردووە بێزی پێشمەرگە حتا ئەگەر دقت دەی لە هەندێک لە بەیاننامەی ئەو کونسڵانەدا ئەڵێ کە یەکێک لە ئەرکەکانی نێردە دیپلۆماسیەکانی ئێمە ئەوەیە کە پشتیوانی لە کاری ڕۆژنامەگەڕی و فەزای ئازادی ڕادەربڕین کا و لەبەرەوە
ئەوان بە بەشێک لە ئەچی خۆیان نێزانن ئەم تەماس و پەیوەندیە لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بە ڕۆژنامە نووسانیشەوە هەبێ بەڵام تۆ بێ لەسەر ئەوە تۆمەتباریانکەی من پێم وا بۆ یەکێک لە هەرێ هەڵە گەورەکان و حەماقەتەکان کرا لەسەر ئەوە ناوهێنانی ئەو قوسوڵانە بەڵێ ڕۆژنامە نووسیبی هەر باشە فەرمانی ێزگیرتیان بۆ ترامپ و بۆ مێرکلیش دەرنەکردووە بەڵە ینی ئەوە نەمە ترسیدارە تۆ ئەم وڵاتانی کە پشتیوانی هەرێمی کوردستانیان کردووە چەند ساڵە تۆ دیمانە لەگەڵ ئەوان و دانیشتنی لەگەڵ ئەوان یەکێک بێ لەوانی کە لە لای حیتی هەمە وجود بێ و بە تۆمەتی باجی دەبێت چونکە کاتی ڕفراندۆمەکەش تەنها پەیامی وڵاتانەوە بوو کە کاتەکەی گونجاو نییە بەس لەو پەیامە نەگەشتن دەسەڵاتدارانی هەرێم لەوەی کە دایم کاتەکە گونجاو نییە لەو پەیامە سیاسەتێ نەگەشتن من پێم وایە ئەمەش باجی دەبێت من پێم وایە ئەمە هەر خۆی لەخوایە ئەم هەموو کاردانەوە و سەرنج و تێبینیە لە مووقفی نێر لە دیبلۆماسیەکان و یەکێتی ئەوروپا و ڕێکخراوە نێو دەوڵەتەکانە بێ بە هەند وەربگیرێ بە نەزەری ئاعتیبار وەرگیرێ چونکە بەشێک لە مانەوەی قەواری هەرێمی کوردستان و پاڵپشتیەکە بۆ هاوپەیمانان ئەگەڕێتەوە لەسەر هەرێمی کوردستان کە لە من و تۆ باشتر دەسەڵاتی سیاسی هەرێمی کوردستانە ناسن بەڵام لەو لاشەوە سەرڕای ئەوە کە تۆ نادیدەی ئەم پاڵپشتی و پەیوەندی و هاوکاریە بگری من پێم وایە جۆرێک لە ئەم پەیام ناردنە ینی ئەمەی کە ئێستا ئەوان پەیامە نێرن کە ئەبێ دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بە هەندی وەرگرن لەمە دو من پێم وایە ڕادەی گوشارەکان جیاوازترە بێت ئەگەر دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان لەسەر ئەو عینادی خۆی لەسەر ئەو بێباچی خۆی هەرسوور بێت ئەم عینادی خراپە پێدیە ئێساوی کە هەیە ئەمەی کە ئێستا هەیەی جوێنەگرتن بۆ هاوارەکانی ناوخۆ بۆ دەنگ هەڵبڕینی کۆمەڵگەی نێودەوڵەتی بۆ ئەم دیفاع و بەرگریەی کە ئەبێ لە ئازادی ڕادەربڕی نەکرێ بە دڵنیاییەوە گوێ پێنەدان من پێم وایە هیچ پێگەیەکی لە پشتەوە نییە لە ڕاستیە غیری عینادی و بێباچی باش سپاس دەکەم بینی سەر تەورێکی تر بەڕێزوتەم حکوومەتی پۆلیسیە بڵین ئازادی بەردەست کردو ئەی لە بوارەکانی تر لە بواری چاکسازی بەکوێ گەیشتووە مادام ئێمە لە ڕووی ئازادی و پاشەخشێمان کردووەی لە ڕووی چاکسازی و شەفافەتی نەوت و مەسەلەی سنوورەکانیش کاک حەکیمە هەموو ئەمانە ئەگەر سیرکەین ینی تەمەنی ئەم کابینەیە کە تەمان ئێمە هەموو تۆمەتەکان و هەموو ئۆباڵەکە ناخینە ئەستۆی ئەم کابینێ پەیوەندی بە عەقڵیەتی حکومڕانی 30 ساڵی ڕابردووە هەبووە کە نەدامەزراوەمان هەبوو نە سەروەری یاسامان هەبوو و نە حکومەتی خزمەتگوزارمان هەبوو نە ئاڵوگۆڕی ئاشتیانی دەسەڵاتمان هەبوو نە هەڵبژاردننی خاوێنمان هەبوو نە هاوڵاتیمان کرد بە سنتەر و نەتوانیشمان ئیسفادە لە ئەختا و هەڵەکانی حکومڕانی حکوومەتەیەک لە دوایەکەکانی عراق وەرگین و ئەو زەمینە گەورەی کە لە کوردستانە بەو داهاتە زۆرە بمانتوانێت حکوومەتێکی سەرکەوتوو بەڕێوکەی من بەڕای من چەند هۆکارێکی هەیەکی لەوانە بەجددی من قەنەعەتم بەو پرەنسیپە هەیە کە دەسەڵاتدار ئەبێ بیرمەند بێ دەسەڵاتدار ئەبێ مفەکر بێ دەسەڵاتدار ئەبێ پسپۆر بێ مەسەلەن تۆ یە سێری تونسکە پیاوێکی وەکو ڕاشد غەنووشی هەرچەندە حیزبەکەی پارتی نەهزا زۆرینەی دەنگەکان نەباتەوە بەڵام دێ خەڵکی تر بەشدارەکە چکەم پیاوە بیرمەندە ئەزانێ کە قەدری ئازادی مشارەکە هاوبەشی و هەروەها تەعەدودیەت چییە لە وڵاتە ئەزانێ مەترسیەکان چییە دەوری ئەم وڵاتی دادا مەسەلەن سنگافورە و مالیزیا لەسەر دەستی مەهاتی محەممەد و خەدیجە سەرۆک کۆماری ئەوە سەری ئەم وڵاتە پێشەکەون سنگافورە ئێستا پاساپۆرتەکەی یەکەمە لەسەر ئاستی هەموو جیهان بڕۆ بزانە مالیزیا چ تەتەورێکی بەخۆبینەوە حتا بڕۆ ڕواندا ئێستایەکێکە لە 15 وڵاتە گەشەکردوەکەی جیهان کە هۆتۆ و تۆتسیشیان تێپەڕان کە لە ساڵەکانی نەوەتەکانە بە خۆت ئەزانی کە بە ملیۆنان کەس لە بینی ئەو دوو عەشیرەتەدا لە بین چوون بۆیە ئەم حکوومەتی ئێستا کە درێژکراوەی حکوومەتەکانی بە هەمان نەفەس بە هەمان عەقڵێت بەڵکە خراپتر بۆیە سیرەکەی لەسەر هەموو ئاستەکان شکستی خواردووە ئەم حکوومەتە ئەوە لەسەر ئاستی کۆدەنجی و یەک ڕیزی حتا هاوبەشەکانی لە حکومڕانیا دنیایەک تێبینی و سەرنجیان هەیە باش ئەزووت دێمە فەیلسوفمان ئەی چین ئەو دەسەڵاتداران هەر ئەم دەسەڵاتدارانی هەرێم بەسەرا کەوتون خوێندەواری حکومڕانی ینی بەسەر ئەم خێر و بێرەیە کەوتون ئیستیغلالی عاتفی ئەم میلەتاکەن ئیستیغلالی دۆخی ئەم میلەتاکەن کە چواردەوری بە دوژمن گەمارە ئێستا ئەمە راپۆرتی چاکزازی بمبورە سیرکەکە حەچین ئەمە مەسەن ئەم قەرزانەی کە ئەڵە ناوی قەرزە بازرگانیەکان ئەمە راپۆرتی دووەمی حکوومەتی هەرێمی کوردستانە سەر یاسای چاکسازی لە 905 ملیارد دیناری قەرزی بازرگانی
ئەوەی ئەمە مانجی پێنجە یەک مانجی تر ئەچینە سەر یەک ساڵ بەسەر یاسای چاکسازی کە چۆتە بواری جێبەجێکردنەوە بە یەک ساڵ 2 ملیار و 911 میلیۆن و 705 دیناریان وەرگرتوتەوە بە یەک ساڵ بە یەک ساڵ ئەوەندیان وەرگرتوتەوانێ واتە هێشتا 902 میلیارد دیناری ماوە ئەوە لە بواری پێشمەرگایە بڕۆ ئەو هەموو بندیوارە هەیە لە پێشمەرگای ئەو سێ پێشمەرگەی کە لەم ئەخیرا شەهید بوون ئەزانی ئەو داعشانە بە ماتۆڕەوە هاتوون معقولە سیریا 6 کەسی تێدا بێ سریە گەبێ لانی کەم لە 800,000 کەس لە 80 کەس کەمتر بۆ 120 کەسی لێبێ ئێمە وەکو لیژنەی پێشمەرگە چوینەتە فەوجی وە متابعەمان کردووە کتوپڕ 21 کەسی لێ بووە فەوجێک لە منتیقەی خانەقین بە هەمان شێوە بۆشایی ئەمنی گەورە ینی بندیوارێکی زۆر لە ناو ڕیزەکانی پێشمەرگا هەیە مەسەلەن لە ئەوەی کە پێی ئەوەی ترێمە ئەڵە چاکسازی وڵا ملیارێکم جێڕاوەتە بۆ حکوومەت ئەمە هیچیە نزیکەی 6,000 کەس کە ئەمانە پێیان ئەڵەن زیندانی سیاسی کە ئەو هاوکاری کە دەکران بۆ ماوەی 10 ساڵ بوو لە 10 ساڵەکە کۆتایی پێ هاتۆ بێ موچەی بەخێوکاری کە سوکاری شەیدانیان بڕواری کە سوکاری ئەوانی کە بە عالە مەسەلەن ینی هەرچەنە ئەوانە گەندەڵی و نوقسانی زۆری تێدایە بەڵام ینی تۆ بێی موچەی 6,000 زیندانی سیاسی کە مودەکەی تەواو بووە ئەمە بەدەستکەوت لە قەڵەمی دەی پێمان بڵێ فەرموو ئادەی فەرموو چەند حتا ئەو دۆسیانی کە هەیە لە پێشمەرگە لەم راپۆرتەدا لە خانەنشینی نایاسایی حتا لە مەلەفی شەهیدان زیندانی سیاسی دەڵێت تێبینی لەسەرە ناژڵێ بڕیومانە هێشتا نیان بڕیوە لە ڕاستیە ئەڵێ تێبینیان لەسەرە کەواتە من پێم وایە ئیرادەی چاکسازی لە ناو ئەم حکوومەتە هێشتا وجودی نییە و ئەمە تەنها کات بەڕێکردنە و چاکسازی جگە لە فێڵ و درۆیەکی گەورە لە خەڵکی کوردستان هیچی تر نییە چونکە چاکسازی چەند جار وتومانە بە مرۆڤی چاکساز و ئیسلاحخواز دەکرێت بەیەکێکە بێ قەنەعەتی بە چاکسازی هەیە بە حکوومەتی مەدەنی هەبێ بە ئاڵوگۆڕی ئاشتیانی دەسەڵات هەبێ تۆ بڕوات بۆ بێ کە هەتا بێت لەسەر کورسی حکوم بمێنیەوە مانایە بڕوات بە چاکسازی نییە ئەمانە بە حیاتی نەچونەتە ناو هەڵبژاردنێکەوە کە هەڵبژاردنێکی شەفاف و خاوێن ببێ و لەسەر بنامەی بەرنامەی باش و کاندیدی باش و بێ بەڵکو ئەمە لە ڕێگەی ئەم گەندەڵیانەوە کە ئەیکەن لەسەر کورسیەکانی دەسەڵاتماونەوە دەست پێ دوایە نەخوێندەوەن لە ڕووی حکومڕانیەوە من ئەمانە پێم وایە لە ڕووی خوێنەواری کاک حەچیم نە بە شەهادەیە و نە بە خوێنەواری بە شەهادە و بڕوانامە نیە لە ڕاستیانە خوێندەواری بریتێ لە تێگەیشتن لە دنیا لە واقع لە مەترسیەکان لە خواستەکانی میلەتەکەت لەم قوربانی کە داوێتی خوێندەواری ئەوەیە کە عیبرەت لە ڕابردوو وەرگری عیبرەت لە مێژوو وەرگری خوێندەواری ئەوەیە کە تۆ هاوکێشەی سیاسی و ئیقلیمی و هەرێمایەتی بخوێنێوانێ کە ئەمانە دەرفەتن لە دەسەڵات دەرفەتی زێڕینن دێتە بەردەستی تۆ کە تۆ نەتوانی خزمەت میلەتی خۆی بۆکەی بۆیە ئێمە ئەبینین حکومڕانەکانی هەرێمی کوردستان زۆربەی هەرە زۆری لە ئاستی ئەم مەسئولیەت و بەرپرسیارەتیانین بۆیە مێژووی خۆیان وێران کردووە و ئەم هەموو قەیران و دەردی سەرشیان بۆ میلەتەکەی ئێمە دروست کردووە و ئەوە تا بۆن و بەرامەی ئێمە لەبەر چاوی کۆمەڵگەی نێودەوڵەتیش ڕۆژ بە ڕۆژ ناشیر نەبێ بەهۆی گەندەڵی بەهۆی خراپ بەکارهێنانی بەدەسەڵات بەهۆی بەتەرسەکردنەوەی ئازادی و ڕادەبڕین کاتمە زۆر کەم باز بە حکومەوەی کە لە لیژنەی پێشمەرگەی لەم راپۆرتەدا هیچ چاکسازێک لە بواری پێشمەرگ نەکراوە و بزان باسیەوەت کرد بوو کە ئێمە هێزی ئەمنیمان لە وڵاتی بەریتانیا و کۆمەڵ وڵاتی تر منم قسانم لە وەزارەتی پێشمەرگە کردووە بەڵێ لە سەرۆکاتی هەرێم کردووە تەنانەت ینی ئێمە لە وڵاتانە هێزمان زیاترە بەڵێ هێزی چەکدار لە هەرێمی کوردستان لە 19 وڵاتی ئەندامی ناتۆ زیاترە لە 19 وڵات زیاتر لە 19 وڵات زیاترە نەک 19 وڵاتەکە بەسەرەکەی 19 وڵات یەک بەیەک بیانگرە هێزی سەربازی هەرێمی کوردستان ئێمە لەو 19 وڵاتە زیاترە و ئەم هێزە لە 92 هەتاوەکو ئێستا 3 ساڵی شەڕی داعشی لێ دەرکا بەس شەڕی ناوخۆی پێکراوە و ئێستا حیمایی بیرێنەوتەکان و قاچاقچێتی بۆ خۆ دەزانی ئەو بارانی کە لە مەرزەکانەوە هێنرێن بە مێکزەمینی پێش و دواوەیان حیمایاگرێ حیمایی مەساڵحی مەسئولەکان و کاربەدەستە گەورەکانی ئەم وڵاتە و ئەم هێزە هێشتا هێزێکی نیشتیمانی نییە منم قسانم لە بەردەم هاوپەیمانان کردووە لە سەرۆکایەتی هەرێم 2 هەفتە لەوە پێش کردومە و لە بەردەم وەزارەتی پێشمەرگە کردومە تەنانەت کە ئەوە مد یەکێ لە کاربەدەستە گەورەکانی سەرۆکایەتی هەرێم ئەیکتی دیراسی ئەوەت کردووە جەنابەت کە ڕەبیە هەیە ژمارەی ئەفسەرەکان لە ژماری پێشمەرگە زیاترە وتم بەڵێ قوربانەوە کاقوبال لە پەرلەمان وتی جەنەڕاڵەکانی ئێمە لە جەنەڕاڵی سوپای ئەمریکا زیاترە گەیشتۆتە ئەو ڕادەیە بەڵێ ینی ئەمەی کە هەیە 203,000 پێشمەرگە کوا لەکوێ ئەم عەدەد و ڕەقەمە گەورەیە
لە گەرمەی شەڕی داعشا کە ئێمە بۆ خۆمان لە جەلەولاوە هەتا شنگال ڕۆیشتوین کاک حەچیم 33,000 پێشمەرگە لە واجبدا بووە ئەوەکی تری زۆربەی بندیوار لە ناو هێزی پێشمەرگەی کوردستانە هەیە بۆیە تاوەکو ئێستا ئەمە وەکو خۆیان ئەڵەندەکەەکانی هەفتاهشتا تەسلیم بە ئیرادی هێزی پێشمەرگەی کوردستانیش نابن ئەی بۆ چوونی ئەو پەیمانان چیاوانیش باو پەیمانان ئەڵەن نیگەرانی نەچووە بەشێکی ئەم زەختانی کە هەیە لە دواکەوتنی موچەی لیواکان و بەرنمەیەکی چڕوپڕیان هەیە بەڵام هێشتا بەڕاستی ئەو نەخشە و بەرنمەی هاوپەیمانانیش وەکو پێویست ناڕوا بڕێەوە بۆی ئێمە چەندین جار و دوای جەژنیش دیدارێکمانە بێت لەگەڵان وەکو لیژنەی پێشمەرگە داوامان ئەوەیە کە گوشارەکانی لەسەر حکومەتی هەرێمی کوردستان زیاتر سڕکەنەوە چکە هێزی چەکدار لە هەرێمی کوردستانە هێزێکە حیمایی گەندەڵیەکە حیمایی هەڵبژاردننی پڕتەزویر و ساختەکاریەکە و هێزێکە لە خزمەت جێبەجێکردنی ئەجندای حیزبیایە و ئەم هێزی چەکدارە لە کوردستانە مەترسیە بۆ سەر قوارەی هەرێمی کوردستان بۆ سەر تەنانەت دروستبوونەوەی شەڕی ناوخۆ و ئەوەندەی خزمەتی گروپ و کەسایەتەکانەکە ئەوەنگە خزمەتی بە قواری هەرێمی کوردستان نەکردووە. سوپاس دەکەم زۆر سوپاس مامۆستا بەکرێڵەت نێندامی پەرلەمانی کوردستان کە لەم بەرنامەیە لەگەڵ ماڵ سوپاسی بەڕێستان دەکەم سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ.